بەڕێزان کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕای گشتی هەرێمی کوردستان ئەمڕۆ 2 هەفتەی تەواو بەسەر دابەشکردنی موچەی مانگی ئازاری دیوانی وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکانی سنووری پارێزگاکانی دووهۆک و هەولێر و ئیدارە سەربەخۆکانی سۆران و زاخۆتیە دەپەڕێت بەڵام تاوەکو ئێستا زانکۆ پەیمانگاکانی سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین موچەی ئەو مانگیان وەرنەگرتووە و مامۆستایان و فەرمانبەران مانگی ڕەمەزان و جەژنیان بەبێ موچە بەڕێ کردووە و هیچ وادەیەکیش بۆ خەرجکردنی ئەو تاکە موچەیەش دیار نییە. ئێمە ئەو پێشهاتە بەستەمکاریەکی تری دەسەڵات بەرامبەر بە مامۆستایان و فەرمانبەران دەزانین. تێکەڵکردنی قوتی چین و توێژەکانی کۆمەڵگەیە بە ململانەی سیاسی نێوان حیزبەکان و دەریشکەوت باجەکەی تەنها و تەنها خەڵکی کوردستان دەیدات. بۆیە بە هەموو شێوەیەک ئیدانە و شەرمەزاریە و ئاستە نزمە لە حکومڕانی و بەڕێوەبردن دەکەین. لە کاتێکدا ئەو زوڵمە گەورەیە لە مامۆستایان و فەرمانبەران دەکرێت نرخی نەوت بە 4 ئەندازەی ساڵانی ڕابردوو بەرز بووەتەوە و داهاتی ناخۆ و خاڵە سنووریەکان زیادی کردووە، وەرگرتنی باج و ڕسوماتی زۆر و زەوەند بەسەر خەڵکی هەرێمی کوردستان سەپێنراوە و نرخی کاڵا و شمەکیش لە بازاڕەکان بە شێوەیەکی نائاسایی بەرز بووەتەوە. ئێمە داوا دەکەین دەست بە جێموچەی مانگی ئازاری دامەزراوەکانی خوێندنی باڵا لە سنووری سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکان دابەش بکرێت و لە ململانەی سیاسی بیەمانە و درۆینەی حیزبەکانی دەسەڵات دوور بخرێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە فەرمانبەران جێبەجێ بکات و هەموو سی ڕۆژجارێک موچە دابەش بکات. پلە بەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران هاوشێوەی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان دەست پێ بکاتەوە و چارە نووسی موشە پاشەکەوتکراوەکانی ژێگلا بکرێتەوە. هەروەها ئێمە دڵنیایی دەدەین کە هەڵوێستی تر و بژاردەی ترمان دەبێت و لەوانەش بایکۆتی دەوام و تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ.